لەسەر ئامادەبوونی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران لە مەراسیمی ناشتنی تەرمی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشوەی عێراق و سکرتێری گشتی یەکێتی نیشتیمانی کوردستان کامیلیا ئینتیخابی فەرد نووسەر و ڕۆژنامەنووسی سیاسی لە دوبەیەوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵمانە بەڕێز کامیلیا ئینتیخابی فەرد چۆن دەڕوانیە مەسەلەی بەشداریکردنی محەممەد جەواد زەریف وەزیری دەرەوەی ئێران وەکو تاکە سەرکردەی بیانی لە مەراسیمی ناشتنی تەرمی مام جەلالدا. سڵاوم هەیە و هەروەها سەرخۆشی لە خەڵکی کوردستانەکەم بە بۆنەی کۆچی دوایی سەرۆک جەلال تاڵەبانیەوە. من پێم وایە ئامادەبوونی بەڕێز زەریف زۆر گرنگ بوو. لە تورکیا بەرپرسی بڵند پایە لەسەر ئاستی وەزیر ئامادەی ڕێوڕەسمەکە نەبوو، بەڵام ئێران پایەخێکی زۆر بە پەیوەندیەکانی خۆی لەگەڵ هەرێمی کوردستان هەیە و هەر بۆیە وەزیرێکی بۆ ئەوێ ناردووە. وا دەرەکەوێت کە کۆماری ئیسلامی ئێران هەندێک ڕێوشوێنی زۆر تونتر لە تورکیەش گرتبێتە بەرامبەر بە هەرێمی کوردستان، بەڵام ئەم سەردانەی بەڕێز زەریف بۆ کوردستان نیشانەی ئەوە بوو کە وا دەردەکەوێت سیاسەتێکی نەرمتر بگرێتە بەر. زۆر باشە. هەر سەبارەت بە پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و ئێران وەروەها هەڵوێستی نوێی ئێران لەسەر گشتپرسی باشووری کوردستان ئیبراهیم ڕەحیمپوور یاریدەدەری وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاندووە کە بیر لە چارەسەرێک بۆ گشتپرسی دەکاتەوە کە هەمووان تێیدا براوە بن. تۆ پێت وایە ئەمە چ جۆرە چارەسەرێکە کە ئێران پێشنیازی دەکات کورد پێی ڕازی بێ لەگەڵەوەش کورد بە هەمان شێوە براوە بێتایە؟ سەبارەت بە گشتپرسیەکە ئەوەی کە ئەوان بیڕایەکی خۆیان بخەنە پێش، ئەوان دەیانەوێت کە بە بەڕێز بارزانی بڵێن کە بە هیچ جۆرێک دان بە سربەخۆی هەرێمی کوردستانە نانن، بۆیە ئەوان پێشنیاز ئەەکەن بابەتی بەڕێز بارزانی سربەخۆیی نێنێتە ئاراوە و بە ڕاپرسیەکە تا ئێرە هاتبێت و بەسبێت و سربەخۆیی بە دووادان نێت. بەڵێ، لە نوێترین کاردانەوەدا وەزارەتی دەرەوەی عێراق ڕایگەیاندووە کە داوایان لە وەزارەتی دەرەوەی ئێران کردووە لەگەڵ تورکیا کە دەواازە سنووریەکانیان دابخەن. ئەم داوایە ماوەی هەفتەیەک پێش ئێستا بوو. پێت وایە ئێران دەواازە سنووریەکانی بەڕووی کوردستاندا دابخات؟ ئەم ڕێککەوتنە بەڕای من نە ئێران و نە تورکیا هیچ کامیان نایەنەوێت سنوورەکانیان بەڕووی هەرێمی کوردستانە دابخەن، ئەمەش لەبەر ئەوەی کە قەبارەی ئاڵ و گۆڕی بازرگانییان لەگەڵ هەرێمی کوردستان زۆر گەورەیە و هەروەها ڕێککەوتنێک هەیە لە نێوان ئێران و هەرێمی کوردستانە سەبارەت بەو هێزە چەکدارە ناڕازیانەی ئێران کە لە هەرێمی کوردستان هەن و ئێران نایەوێت چالاکی و گروپانە زیاتر ببێت و هەروەها حکوومەتی ئێران نایەوێت جوڵەی سەربازی بکات، لەبەر ئەوەی ئەگە جوڵێکی وا بکات ئەو کات بە ڕێزبارزانیش نابێتە ڕێگر لە چالاکی گروپە چەکدارە ناڕازاییەکانی ئێران. بۆ تورکیاش بە هەمان شێوە ئەمە وایە بە ڕێزبارزانی یارمەتیدا بەوەی کە سنووری نێوان تورکیا و سووریا دابخرێت بە جۆرێک کە هێزەکانی پەکەکە نەتوانن لەو سنوورەوە هاتوچۆ بکەن و دژی حکوومەتی تورکیا چالاکی سەربازی ئەنجام بدەن. هەر بۆیە بۆ تورکیاش گرنگە کە پابندی ئەو ڕێکەوتنانە بێت کە لەگەڵ بەڕێز بارزانیا هەیەی. من پێم وایە تا چەند هەفتەیەکی داهاتوو فەڕەنسا یاخود ئەمریکا نێوەندگیری بکەن و بابەتی هاتوچۆ و گەشتە ئاسمانیەکانیش دووبارە دەست پێ بکەنەوە و لەم کاتەشدا بەڕێز بارزانی بابەتی سربەخۆیی بخاتە دواوە. بەڕێز کامیلیا ئینتیخابی فەرد نووسەر و ڕۆژنامەنووس لە دوبەی لەگەڵمانە بووی. سوپاس.